خۆشەویستان دوو یاریزانی هەروەها دوو پاڵەوانی هەڵبژاردەی عێراق کە هەردووکیان کانمی بەتوانن ئەمڕۆ میوانی ئەمن تایبەت بە بەڕێوەچوونی پاڵەوانێتیەک لە ڕۆژئاوای ئاسیا کە توانیوانە پلەیەکی باش و پلەی یەکەم بەدەستبێنن. ئەمڕۆ میوانی ئەمن خاتوبێری ڤانجەلال و هەروەها خاتو دەریادارە کە خاتو دەریادارە کاپتنی هەڵبژاردەی کچانی عێراق و خاتوبێریوانی شیاریزانی هەمان هەڵبژاردەیە. بەخێراتن. زۆر سپاس بۆی لەگەڵمانن. زۆر سپاس. خاتو دەریا جەنابتان کاپتنن با من بەگشتی پێویستی زانیارەکان بم سەبارەت بەو پاڵەوانێتیەی کە بەڕێوەچوو لە ڕۆژاوای ئاسیا. بەڵێ سەرەتا زۆر سپاسانەکەم دەستخۆشیتان لێکەم بۆ ئەم بەرنامەی بۆ ئەم بانگەشتکردنە. من وەکو کاپتنی هەڵبژاردەی تیم ئەمێ بە کورتی باسی ئەوە بکەم کە ئێمە ماوەی مەشقوڕاهێنانمان هەبوو لە شاری بەخا و دوای ئەوەش مەعسکەرێکمان کرد لە وڵاتی ئێران کە ماوەی 10 ڕۆژی خایەن. لە دوای یاگەڕاینەوە و لە بەغا 3-4 ڕۆژێک دیسانەوەماینەوە بەردەوام بووین لە تەمرین و ڕاهێنانەکانمان. لە دواییشە سەفەری وڵاتی سعودیامان کرد و ئامادەکاریمان کردبوو بۆ پاڵەوانێتێکە و پاڵەوانێتەکەش لە 16 شەشا بوو کە دەستی پێ ئەکرد، بەڵام ئەو بوو کە فەریقێک لە کۆمەڵی ئێمە سەحبی کردبوو لەبەر ئەوە ئێمە یاریمان نەبوو. ئەو دوو ڕۆژەش لێ بەردەوام بووین لە تەمرین و ڕاهێنان و خەتە و ئامادەکاری خۆمان. ئەو بوو لە دوایە داخلی پاڵەوانێتەکە بووین و ئەلحەمدولیلا کە توانیمان ئەنجامێکی شایستە بەدەستبێنین. یاخوا دەستان خۆش بن و زۆر سپاس بۆ ئێوە. تەبعاً خاتو دەریا بەگشتی چەند ڕۆژ بەردەوام بوو پاڵەوانێتەکە؟ لە 16 شەشەوە دەستی پێکردبوو بۆ 24 مانگ. 24 شەش. بەڵێ. بەریڤان خان چەند وڵات بەگشتی بەشدار بوون لەم پاڵەوانێتیە بەسەر چەند وڵاتە توانیتان ئەنجامێکی وەها شایستە بەدەستبێنن؟ دیاریەکان کرا بە دوو کۆمەڵەوانێ دیاریەکان کرا بە دوو کۆمەڵەوە 6 تیپ بەشدار بوون، دوو تیپ سەحبی کردبوو، دوو هەڵبژاردەی ئێران و هەڵبژاردەی ئیمارات سەحبی کردبوو. ئێمە بە گشتی تاوای پاڵەوانێتێکە 4 یاریمان ئەنجامدا، هەرێک لەگەڵ هەڵبژاردەکانی بەحرین یەکەم یاریمان لەگەڵ بەحرین بوو کە توانیمان شکست بێنین بەداخەوە. ئەو یاریە یەک بە هیچ بوو، بەڵام یاریکی ئاسبەرز بوو بۆ ئێمە و ئەزمونێکی باش بوو بۆ یاریەکانی داهاتووترمان. زۆر سپاس. یاری دووەممان بە ئەنجامێکی گەورە بردمانەوە 7-0 لە فەڵەستین و یاری سێمان بەرامبەر کوێت بوو کە ئەنجامەکە زۆر گەورەتر و چاوەڕوان نەکرا بوو 12-0. یاری کۆتاییشمان بەرامبەر سعودیە بوو کە توانیمان 4-2 لیان بەرینەوە. بەگشتی لە تیمەکەیە چەند خانمی کورد بەشدار بوو، چەند یاریزانی عێراقی بۆ بەگشت؟ ئەوە جێگەی خۆشحاڵی و شانازیە بەڕاستی بۆ کوردستان کە 9 یاریزانی پێکاتەکە کورد بوون لە شار و شارچکەکانی کوردستانەوە، بە تایبەتر شاری سلێمانی خۆشەویست کە 5 یاریزانی هەڵبژاردەکە خەڵکی شاری سلێمانی بوون. لەشتان ساق بەتەوان خاتو دەریا هەموو یاریەکی وەرزشی و هەموو یاریەک بەگشتی تایبەتمەندی خۆی هەیە. ئەمێ بزانم تایبەتمەندی فوتساڵ چییە؟ تایبەتمەندی چۆنە؟ ئێوە وەکو کاپتنێک وەکو یاریزانێک چۆن لەم یاریە دەڕوانن؟ بێگومان هەموو یارێک تایبەتمەندی خۆی هەیە. من پێشتر یاریزانی باسکە بووم، بەڵام بەردەوام دڵم لە لای تۆپی پێ بووە. تۆپی پێ یعنی چێژبەخشە بەڕاستی، یعنی لە جیهانی شاوە دەنگیاوەتەوە کە تۆپی پێ لە پێش هەموو یاریەکانی ترەوەیە. بۆیە بەڕاستی تایبەتمەندی تۆپی پێ زۆر جیاوازە و کاتێکیش ئەچیتەنە یاریگە هەستێکی زۆر جیاوازە پێ بەخشە لە چاو یاریەکانی ترە. ئەو ڕێگریانەی کە ئێوە وەکو خانم هاتۆتە بەردەمتان بۆ ئەنجامدانی ئەم گەشتە، بۆ ئەنجامدانی ئەو معسکەری کە چوونە وڵاتی ئێران بەگشتی چۆن بوو؟ کێ زیاتر پشتگیری ئێوە بوو؟ کێ زیاتر بوو بە بەربەست بۆ هەنگاونانی خێراتری ئێوە؟ وەکو ڕێگری ئەلحەمدولیلا ڕێگریمان لێ نەکرابوو، وەکو کەم کورتی بەڵێ لە شاری بەغا و سەرەتا و هەتا یاریزانەکان کوکرا و تا شێوازی ئەویان وەرگر کە معسکەرەکە دابین بکەن لەناو بەغا کەم کورتیمان هەبوو، بەڵام کە سەفەری وڵاتی ئێرانمان کرد و معسکەرمان لە ئێراندانا هیچ کەم کورتێکمان نەبوو، زۆریش بەباشی بەڕێوەچوو. بێکی خۆشحاڵیە. بێریڤان خان زۆرجا یاریزانە کوردەکان ینی گلەی ئەواکەن ئەڵێن هەتا یاریزانێکی عێراقی بۆستێ هەلوچانسی کوردەکان کەمترە. تۆ وەکو یاریزانێکە هەڵبژاردەی عێراق یاریت کردووە و توانیتانە لێکی شایستە بەدەستبێنن، چیەڵێ بەڕاستیانی ئەمە گرفتە بۆ کورد کە ناتوانێت هاوشێوەی یاریزانی عێراقیەکان هەنگاو بنێت؟ ئەتوانم بڵێم ئەم ساڵ پێکاتی هەڵبژاردەی عێراق جیاوازتر بوو لەبەرەوەی اتحادی عێراقی بریاری لەسەر ئەوەیە بوو کە ستافەکە ئێرانی بن. 3 خانم لە ئێرانەوە هاتبوون کە مدەڕیبی یەکەممان خانم شەهنازیاری پێشتر ڕاهێنەری هەڵبژاردەی ئێران بووە. ئەو بۆ ئێمە جێگەی خۆشحاڵی بوو بەڕاستی لەبەرەوەی ئەو
بەرنامێکی وای داڕشت بوو کە یاریزانەکان بێبەش نەبن لەو پێکاتەیە هەرکە هاتنە شاری بەغداد ئەوان سێ ڕۆژان دیاری کرد بۆ اختیبارکردنی یاریزانەکان هەم یاریزانە کوردەکان هەم یاریزانەکانی کە لە بەغدا و چواردەوری بەغدادن ئەوە بوو کە ئەو یاریزانانی کە بانگێشتی کردبوون و ئەو بەڵێنیشیە دوای خولەکەکە ئێمە توانیمان یەکەمی ئاسیابین ئەو بڕیاریدا دووبارە بۆ پێکاتەکە بۆ دروستکردنەوەی پێکاتەکە و پتەوکردنی پێکاتەکە دووبارە اختیبار بکاتەوە هەڵبژاردن بکاتەوە بۆ یاریزانەکان بڕیارە 5 ڕۆژ لە شاری هەولێر دووبارە معسکرێک دروست کاتەوانێ و 5 ڕۆژ بکا بە اختیبار بۆ ئەو یاریزانانی کە چانسیان نەبووە و بێبەش بوون یاریزانە کوردەکان بە تایبەتر لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە بچنە شاری هەولێر و لەوێ اختیبار بکەن و دووبارە بۆ ئەو خانمانی کە لە عێراق و خوار و عێراقن کە نەیانتوانی و چانسی ئەویان نەبووە دووبارە بۆ یاریزانە عەرەبەکانیش اختیبار بکرێتەوە ئەم ساڵ چانسێکی گەورە بوو بەڕاستی بۆ ئێمە چونکە کچە یاریزانی کورد ئەوە ڕێژێکی زۆر بوو چونکە بە تاوی پێکاتەکە ئێمە 14 یاریزان بووین 12 یاریزان و 2 گۆڵچی تەنانەت ئێمە هەردوو گۆڵچەکەمان کورد بوون بەڕاستیەوە فەخرێکی گەورە بوو بۆ ئێمە تاوی پێکاتەکەمان پتەو کردبوو بە یاریزانە کوردەکان مادەم هەردوو گۆڵ پارێزەکەمان کورد بوون با بڵێن بە درێژایی ئەو یاریانی کە ئەنجامتاندا بەگشتی خات و دەریات چەند گۆڵتان لێکرا بێگومان هەردووکیان دوو گۆڵچی زۆر ئازبەرزن لە خولی کوردستانیش و لە خولی عێراقیش ئێمە بە تەواوەتی ئەو چواریاری کە کردمان تەنها 3 گۆڵمان دەکرا 3 گۆڵتان لەکرا چەند گۆڵتان تۆمار کرد پێما 22 گۆڵ 22 ماشەڵاتان لێبێ ئەو معسکەرەی کە ئەکرێت کا پێشتر لە ئێران کردتان بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا لە هەولێرش بیکەن هەر کامتان وەڵامێن و سپاسانەکەم تەبعاً چۆن یارمەتی ئێوادا کە بۆی بتوانن ئاستان زیاتر بەرەو پێشبەرن زیاتر ئەزمونێک وەربگرن یاریزانانی بیانی لەم معسکەرانەدا لەگەڵ ئێوەدا بەشدار دەبن وەڵا حەزەکەم هەردووکمان لەسەرەوە بابەتە قسە بکەین ئەم معسکەری کە دائەنرێ ئەمە وەکو معسکەر نییە ئەمە وەکو اختیبارێکە بۆ ئەو یاریزانانی کە بێبەژون ئێستا ئەگەر ئێمە مجموعی یاریزانمان هەبوو بە تایبەتی لە شاری سلێمانی مجموعی یاریزانی ئازبەرزمانەیە کە ئاگاداری اختیبارەکەی شاری بەغا نەبوون بێبەش بوون لەو اختیبارە ئەگەر بێت و ئەوان بەهاتنە من لەو بڕوایم هێشتا ڕێژەی زیاتری کوردەکان یعنی ڕێژیان زیاتر ئەبوو لە ئەم پاڵەوانێتی کە بەشداریمان کرد ئێمە ئەم هەواڵەمان بە مدەڕیبەکەمان گەیان چونکە و ئاگاداری ئەم شتانە نەبوو لە بەغاوە بە شێوەیەکی تر قسەیان لەگەڵ کرابوو لەبەر ئوزانی بوویان کە فوساڵ پێویستی بە یاریزانی کەم هەیە وەکو ساحەی گەورە نیە ویان دانابوو کە زیاتر ڕێژە عەرەبەکان زیاتر بێ بەڵام ئەم لەبەرەوەی هیچ یاریزانێکی ناناسی کەسی ناناسی ئەلحەمدولیلا زۆر بە ڕاستگۆیانە و لە شوێنی خۆیان یاریزانەکانی هەڵبژاردبوو لەبەر ئەوە ئەم دیسانەوە ئەم بانگێشتکردنی کردووە لە شاری هەولێر لەبەر ئەوی یاریزانەکانی کوردستان ئەوەی کە بێ بەش بوون دیسانەوە بێن بەشداری لەو مەشقوڕانانەیە بکەن و ئەو یاریزانانی کە ئەو خۆی هەوێت هەڵبژاردننی بۆ بکە و ئەگەر مستەوای ئەوانیشی بەدڵ بوو لەگەڵ ئێمە ئیزافەی منتەخەب عێراقییانەکە بێگومان هەر چونمان بۆ سعودیە خۆی لە خۆی ئەزمونێکی تازە بوو چونکە هەڵبژاردە عێراق پێشتر لە ساڵی 2010 و ساڵی 2012 بەشداری بتوڵی غەربی ئاسیایی کردووە بەڵام بەداخەوە نەتیجەی نەبووە ئێمە ڕۆشتنمان بۆ ئەوە و کۆکردنەوەی یاریزانەکان بۆ جۆرە و بە ئامانجێکیەوەنە گەورەوە ڕۆشتینە ئەوێ و بینینی هەڵبژاردنەکانی ترەوە خۆی لە خۆیان بۆ ئێمە ئەزمون بوو چاوکرانەوەیەک بوو بۆ ئێمە لەبەرەوەی ئێمە لەگەڵ بەحرین بەڕاستی کە و یەکەمی جامی خەلیج بوو کە بە مانگی پێش بتوڵەکە بەشداری بتوڵی کرد بوو وە کوێتیش کە دووەمی جامی خەلیج بوو بەڕاستی بینینی ئەوان و شێوازی یاریکردنی ئەوان و تعاملکردن لەگەڵ یاریزانەکانە ئەزمونێکی تازە بوو بۆ ئێمە و لەگەڵ ستافێکی ئێرانیشە بەڕاستی کە ئێمە زانین هەڵبژاردە ئێران لە ڕیزبەندی جیهانیە یەکەمە لە فوتساڵە خانمانی بێگومان ئەزمونێکی زۆر زۆر تازە بوو بۆ ئێمە بەگشتی ئەگەر ناوە منتەخەبی عێراق بەگشتی لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان بتوانن یاریزانانی بیانی بێنن لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی هیچ نەبێت بۆ ماوەی چەند ڕۆژێک لەگەڵ ئێوەدا ڕاهێنان بکەن ئەو ئەزمونی کە ئەوان هەیەە لەگەڵ ئێوەدا بەشداری پێ بکەن ئەمە توانێت سوود ببینی ئەنی ئێوەتان سوود لەوە ببینن وەکو یاریزانێک بۆ ئەوی ئەزمونتان زیاتر بێ شارەزایەتان لەم بوارە زیاتر بن بێگومان جیاوازی ئەبێت چونکە من بخۆم ئێستا کە لە دەوری کوردستان یاریم کردووە بۆ یەکەم جار بوو کە لە نادی سیمێڵ بووم لە شاری دووهۆک کچێکی میسریمان هێنا یاریزانێکی میسری کە زۆر مەهاری بوو کە زۆر ئیسفادەمان لێ کرد و هەروەها لە خوڵەکانی تریشا زیاتر لای ئێمە یاریزانی ئێرانیەت کە زۆر ئیسفادەمان لیان کردووە بە تایبەتی ئەو یاریزانانە کە ئێمە بۆلامان لە ڕووی سیستەمی خواردن و خەوتن و ئەو شتانە زۆر زیان ئیسفادەیەمان پێگەن و هەم لە ناو ساحەشاوامان لێ ئەکا کە ئێمەش خۆمان لەگەڵ ئەوە بەراوردکەین و وەکو ئەو هەڵ بین لە ناو ساحەیە بجەنگی ئێوە ڕۆژانی ئاسایی ڕاهێنان ئەنجامەدەن بەڵام لە پێش پاڵەوانەتیەکان چۆن ڕاهێنانەکانتان چڕ ئەکەنەوە یان
بۆ ئەوەی پشوو بەجستتان بدەن تۆزەکەمی ئەکەنەوە چۆن مامەڵاکەن بەگشتی بەڵێ جیاستر بوو بەڕاستی وەکو دووبارەیەکەمەوە چکە ئەزمونێکی زۆر تازە بوو بۆ ئێمە لەگەڵ ئەوانە ڕاهێنانەکان بەڕاستی پێش بتوڵە عادەتەن تۆ بە ڕۆژێک 2 ڕۆژ پێش بتوڵە ئەو زەختە زۆرت لێ ناکرێت پێش یاری یەکەمت و ئێمە یاریەکانمان ڕۆژ ناڕۆژێک بوو ڕۆژێک یاریمانە کرد و ڕۆژی دواتر ڕێز بوو ئێمە لە ڕۆژی ڕێستەکەشە تەمرینێکی خەفیفمانە کرد لە بیرم نەچێتەوە کە ئێمە بە تەواوی ئەو معسکەرانی کە کردمان بێژگە لە ڕاهێنانی ناوهۆڵ کە لە ناو یاریگایەکی داخراوە کرێ فوتساڵ ئێمە جگە لەورێ ناوهۆڵە ڕاهێنانمانە کرد ئەچوینە جیم و سویمینمان هەبوو مەلەمان هەبوو ئەوان ڕێخستنێکیان کرد بوو لە بینی ئەو سیانەیە بۆی هەم لەلایەنی جەستەیەوە ئێمە بین و لە ڕووی لیاقەوانێ و ئێمە دوای ڕاهێنانەکانمان ئیسیرفایەکی باشمان وەرەگرت چوونە ناو سەهۆڵ کە ئەمە وای لە ئێمە کرد ئیسراحەت بکەین و ئەو هیلاکی کە هەمانە زوو نەمێنێت و ئێمە پێش دەستپێکردنی بتوڵەکە ئەو ئامادەکاریە کە لە ئێران بوو ئەم ئەسکەرەی کە لە ئێران بوو بۆ ئێمە زۆر ئیسفادەی هەبوو چونکە ئێمە 4 یاری دۆستانەمان کرد لەو مەعسکەرەیە لەگەڵ تیپە جیاوازەکانی ئێران کە لە خولی نایابوو خولی پلەیەکە بەشدار بوون ئەو تیپانە و کۆتاییمان لەگەڵ هەڵبژاردەی ئێران خۆیان بوو کە پێشتر یاریزانەکانی هەڵبژاردەی ئێران لەو تیپەیە بوون ئێمە توانیمان بە ئەنجامی دوو لەگەڵ ئەوانە یەکسان بین کەم ئەنجامێکی زۆر دڵخۆشکەر بوو بۆ ئێمە پاڵپشت و دافعێ بوو کە بچینە ئەوێ و بتوانین ئەنجامێکی گەورە بەدەستبێنین زۆر باشە بەگشتی یاری فوتساڵ وەکو وتمان یاریەکی تایبەتە بە ئەو پرسیارە بکەم ینی بۆچی هەندێک جار ئەوترێ هەندێک جۆر لە وەرزشکردن هەندێک لەم یاریانە بۆ خانمان ناگونجێ ئێواڵێن چی هەرچەنەوە وترێ بەڵام ئێمە بینین بە ئەنجامێکی زۆر نایە بۆ ئێوە هاتوونەتەوە بێگومان من لەگەڵ ئەو قسەیانیم چونکە خانمیش ئەتوانێ وەکو هەر تاکێکی تر و هەر کەسێکی تر بتوانێت لە هەر بوارێکی جیاوازەکانی یاریکردن و وەرزشکردن تا بجەنگێ بە تایبەتی لە وەرزشایمە لە بیرمان نەچێت لە وڵاتانیش فوتساڵ هەیە بالا هەیە باسکە هەیە پاسکەسواری مەلوانی کە هەموو تایە خانمانی بەشدارە و ئەتوانێت ئامانجی گەورە ئەنجامی گەورە بەدەستبێنن و ئێستاشان لە کوردستانە ئەگەر لایانی پەیوەندیدارەکان پاڵپشتیمانکەن و بێنە سەرخەت و هاوکاریمانکەن وەرزشیش لە کوردستانە بەو شێوەیە بەرەو پێش ئەڕوات و ئەتوانێت بگاتە ئاستی جیهان زۆر باشە هەندێک جار بێریڤان خان ئەو یاریزانانی کە لە عێراقەوە نەکتەنها بۆ فوتساڵ بۆ یاری جیاوازەکانیش دەچنە پاڵەوانی نێودەوڵەتەکانەوە زۆر جەگلەی ئەوە دەکەن کە ئەو ستافی لەگەڵ یاریزانە جیهانەکانەیە لەگەڵ هەڵبژاردەکانی دیکەدایە بە شێوازێکە کە تەنانەت هەندێک جار پزیشکی دەرونیشیان لەگەڵە بۆ ئەو لە ڕووی دەرونیەوە ئامادەیان بکات لە عێراق ئەمە بۆ ئێوە فراهەم کراوە هاوکاری کراون بۆ ئەوەی لەپاڵ ئەو هەموو ڕاهێنانی کە ئەیکەن لەوێ کەشێکتان بۆ دابین بکرێکە بتوانن بە مێشکێکی سافەوە بە دەرونێکی باشەوە بچنە یاریەوە بەڵێ ئەو ستافی کە لەگەڵمان نابوون ئێمە دکتۆریشمان لەگەڵا بوو معالیش بەڵام دکتۆری دەرونیمان لەگەڵانە بوو بۆ پێکاتەکە بەڕاستی بەڵام ڕاهێنەرەکان زۆر بە باشی بە شێوازێکی جیاواز دەوری دکتۆرێکی دەرونیانە بینی بەڕاستی چونکە ئێمە هەمیشە پێش ڕاهێنانەکان کۆبوونەوەیەکمان هەبوو و پێش تەمرینەکان پێش یاریەکان کۆبوونەوەیەکمان هەبوو کە لەو کۆبوونەوەیە هەم لەلایەنی دەرونیەوە ئێمە ئامادە ئەکراین بۆ یاریەکان هەم بۆ تەمرین بە شێوازێک کە بۆ شێوازە کە کردبوویانە مێشکی ئێمە ینی جەوێکی ویان بۆ ڕخسان بووین کە وا ڕۆیشت بووین ئێمە ئەو پاڵەوانتێ بەدەست ئێنین ئێمە ئەو جامە بەدەست ئێنین لەبەرەوەی پێشتر بەڕاستی کە عێراق بەشداریە کرد بە ناوێکی واوە نەبوو کە عێراق بەشداریە کرد کە ئێمە چوینە ئەو پاڵەوانێتیەوە فیقەکانی کە چاوەڕێ ئەوە نەبوون ئێمە یعنی ئاستێکی وا پێشکەش بکەین بە تەکیید ئەو سێ ڕاهێنەرە بە تەواوەتی کاریان لەسەر دەرونی ئێمەش ئەکرد بە قسەکردن بە گفتوگۆگرتن بە تاکە یاریزانەکان بە هەوڵدان لەگەڵیانە بۆ تەمرینانی کە پێیان نەکردین ئەگەر باش نەبووینە خاڵی لاواز و بەهێزی خۆمانیان پێ ئەوتین بۆی بەرەو پاشتر بەرەو پێشەوە بڕۆین بەڵام خۆی بێت هەموو تیپێک نەک هەڵبژاردە بەڵکو تیپەکانی کە لە خولی کوردستان و عێراق شایەریەکەن ئەبێ دکتۆرێکی دەرونیان لەگەڵاوێ بەڕاستی بەڵام ئەوان لە نەبوونی ئەوەیە ئەو کە لێنەیان پڕکردبووانێ بێگومان جێگەی سوپاسە کێ بە گشتی بودجە و پێداویستی گەشتەکەی ئێوەی دابین کرد لەسەر ئەرکی خۆتان گەشتان کرد خات و دەریا یان منتەخەبەوە بێگومان ئایدی منتەخەب و ئیتیحادی عێراقی بوو هەموو شتێک ئایدی ئەوە زۆر باشە پاڵەوانێتی نزیک ئاوها پاڵەوانێتێکی جیهانی بێ بەم زوانە چی هەیە بڕیارە 3 مانگیکە مانگی نۆبۆدە پاڵوانێتی ئاسیا بەڕێوە بچێ جامی ئاسیا ئەمە ڕۆژئاوای ئاسیا بوو جامی ئاسیا کە تەواوی ئاسیا بەشداری تیاکە بێگومان ئەمە جیاوازترە بێ بۆ ئێمە ئەزمونێکی زۆر تازەترە بێ ئینشەڵڵا
جێپی خۆمان قایم بکەین لە ناو هەڵبژاردەی عێراقا. ئینشاءڵڵا ئەم جارە دێتەوە ئێمە چاپێکەوتنتان لەگەڵەکەین لەبەر ئەوەی کە ئەتوانیتانە ببن بە پاڵەوانی تەواوی ئاسیا و دواتریش ئینشاءڵڵا بۆ داهاتوو جیهانیش ئینشاءڵڵا. ئەمە پرسیاری ئەوە بکەم ینی بەگشتی لە عێراقدا لە هەرێمی کوردستاندا توانراوە کەشێک بڕەخسێنرێت بۆ ئەوەی خانمان بۆ ئەوەی یاریزانان بتوانن بە شێوازێکی ئەکادمی فێری یارێ جیاوازەکان لە پاڵ ئەوەشدا فوتساڵ ینی ئێوە کەشێکتان بۆ ڕەخساوە کە بتوانن شێوازی ڕاهێنانکردنتان ئاسانتر بێ گۆڕەپانی گونجاوتان بۆ دابین کراوە. بۆخوا کێشەی سەرەکی ئەمە ئەوەیە لە هەموو ئەو بەرنامانی کە چاپێکەوتنمان کردووە بەردەوام معناتی خۆمانوتوە لەگەڵ هەموو ئەو کەسانی کە چاپێکەوتنمان کردووە هەماشتماوتوە. ئێمە ئێستا هەر بەنمونە دوو یاریزان لێرە دانیشتوین بێریڤان و دەریا هەردووکمان بۆ شارەکانی دەرەوە یاریەکەین لەناو شاری سلێمانیا یانەیەک نییە کە پاڵپشتمان بێت و کە بێتە سەرخەت و ئەو مەجموعە یاریزانە کۆ بکاتەوە و بتوانین بە ناوی نادێکی شاری سلێمانی و بەشداری بتوڵەی کوردستان و عێراق بکەین. منەوە 4 ساڵە بۆ شاری دووە یاریەکەم ئەمە 2 ساڵە بۆ شاری هەولێر یاریەکە هەر لەو شارانش ئەمێنەوە یان پاڵەوانەتەکان بەڵێ بەسکاتی پاڵەوانەتەکانە بەڵام بۆ نە پاڵەوانەتی دەوری کوردستان جاری وایە 4 مانگەخانە جاری 5 مانگەخانە تۆ بێ پڕۆی لێ بمێنیتەوە تۆ بێ بەردەوام لە تەدریبابی لە ڕاهێنانەبی لەگەڵ یاری چونکە لەبەری یاریەکی بە کۆمەڵە تۆ ناتوانانی بێ لە ماڵەوە دانیشیت و بەسکاتی یاریەکان سەفەرکەی پێویستی بە تاکتیکە بە خەتەیە بۆ ناو یاریگا مەجبور ئەبێ لێ بمێنیتەوە. لەبەر ئەو هۆکارە ئێمە یعنی بۆ ئێمە شانازیە بەڕاستی کە بۆ ئەوانی ژاریەکەین بەڵام تو ئەگەر لە ناو شارەکەی خۆتا بێت و لە نزیکی دایک و باوکت بی لە ناو ئایل و خێزانی خۆتابی بە جدی ئەو بۆ ئێمە شتێکی جیاوازترە بێلوانێ هەم لە ڕووی مستاوە هەم لانی دەرونی ئێمە زیاتر بەرەو پێشتریش بچین. ئێمە نەهۆڵێکمان هەیە تەنانەت هەر کاتێک ئەگەر بشمانێت تەمرینکەین ئەڕۆین لە پارکی ئازادی یان پارکێک شوێنێکی سەوزایی بۆ خۆمان ئەدۆزینەوە لەبەر ئەوەی کە تەمرینەکانی خۆمانی تیا بکەین و ئاست و مستەوامان نێتە خوارەوە. ینی بەردەوام کێشەی سەرەکی ئێمە ئەوەیە هەرچەنە داوامان کردووە یعنی کە بێنە سەرخەت و هاوکاریمانکەن بەڕاستی یعنی نازانین لای کێ قسە بکەین و لای کێ دەردەدڵکەین چونکە بەجددی بەڕاستی یعنی تەواو نابێ آخر ئێمە هەر قسە بکەین و هەر قسە بکەین و کەسیش نایاتە پێشەوە بۆ لامان بەجددی ئەوە تا سەرێک ئێستا شاری سلێمانی ئەبێ هەتا ماوە شانازی بکە بۆی کە 5 کچی لە هەڵبژاردەی عێراقا بووە چونکە زۆرترین ڕێژەکە لە شاری سلێمانیا بووە. بۆیە من داوایان لێکم یعنی بێنە سەرخەت هاوکارمان بن پاڵپشتمان بن بەجددی نەبوونی یاریگا و نەبوونی ئەوی کە یعنی نەتوانین تەمرین کەین بە کۆمەڵ بۆ ئێمە ئەوەنی تر زەری لیاوین بەڵام ئەگەر بێت و ئێمە کۆ بکرێنەوە بە کۆمەڵ تەمرینکەین هێشتا مستەوامان زیاتر بەرەو پێشەڕەوە هێشتا توانین زیاتر ڕکابەری بکەین. ئینشاءڵڵا مواناتەکانتان ئەم گلەیانی کە لە شاشی ئێنارتیەوە کردوتانە جێگی خۆی ئەگرێ. بێریڤان خان ڕەنگە خەڵک وا بزانێ ئەوە ڕۆژێک کاتژمێرە دوو کاتژمێر تەمرینەکەن و ڕاهێنانەکەن و ئیتر تاو ئەمە هەموو ژیانی ئێوە و هیچ قۆرسێکی دیانی وەکو یاریزانێک چۆن ژیانی ئێوە گۆڕاوە لە دوای ئەوەی کە خوتانیاوەتە ئەم یاری یەخود لەم جۆرە یاریانە بەشداری دەکەن شێوازی خەوتان خواردنتان هەمووی کاریگەر بۆ پێی بێگومان بەڕاستی تۆ هەر کارێک ئەیکەیت هەوڵمان دووبوونێکی لە دواوەیە بەس بەجددی ئەم بوارێکی ئێمە هەڵمان بژاردەوە بەجددی ئارەقی بۆ ڕێژیت یاخوا بەڕاستی ماندوین زۆر ئێمە لە پاڵەوەی ئێمە بێوە بزانین کە وەرزش نەبوو بە پیشە لە وڵاتی ئێمەیە تایبەتر بۆ خانمان هەمیشە عەقدی کوڕان زۆر باشترە لە هیچان خاستن لە تۆپی پێەیە کۆمەڵگەی ئێمە هێشتا داخراوە بۆ بابەتە ڕوان لەوانەیە زۆر جاروترا بێت بۆچی تۆپێن ینی فوتبۆڵەکەی ئەوکە ئیشی تۆیە ئیشی تۆ بۆ منە شتێکی ترە تۆ بێ لە ماڵەوە بی خانم بیت ئێمە و ڕێچکێشمان شکانەوە بەربەس زۆر بووە بۆ ئێمە بەڵام ئێمە پێمان پەڕانەوە لەوەی کە ئامانجمان بووە بگەین ئەم ڕۆژە ئێمە خەونمان بووکە بۆ نەجامێک بەدەست بێنین لە کیشوەرێکی جیاوازەوە بێت بۆ ئەم شارە بۆ ناوبانگی خۆمان ئێستا من بەڕاستی خوێندکار بووم لە پاڵەوەیە زەواجم کردووە ینی خوێندنەکەم بەڕێوە بردووە ئیشی ماڵم کردووە میوانم بەڕێ کردووە لەگەڵەوەشە لە ڕاهێنان و تەمرینی خۆم دوانە کەوتوم یعنی ڕۆژی وا بۆ وەک ئەم باسی کە لە شارە جیاوازەکانی کوردستان ئێمە تەمرینمان هەبووە یعنی یاریەکانمان جاریوا بووە من خۆم دانیشتوی هەڵەبجەم جاریوا بۆ یاریەکە گەیشتومەتە دووە کە چەند فاسیلە هەیە و چەند فەرقی هەیە ئەمان هەمووی ئەرک و زەحمەتی بوون بۆ ئێمە لەگەڵەوەش ئەمە لە خوێندنەکە سەرکەوتوو بووین بۆ نمونە ئەوائیل بووم لەگەڵ ئەوەشە بەڵام سەیرەکەی لە پاڵ ئەوەیە شتێک نییە دافعێک نییە بۆ تۆ بەردەوام بیت لەوە بەسێ بڕوانامەوە تا ئێستا تاعین نەبووین ینی بەڕاستیەوە جێگیش دڵتەنگی و کە ئەبینیت ئەوەی کە تۆ هەتە و ئاستی کە تۆ هەتە بەرامبەرەکە و نیەتی بەڵام لە شوێنی باشترە سار دەبیتەوە بەڵام دووبارە هەڵەسی تۆڵی منە بێ باشتر بێ هەوڵ بەمە بێ دانە بڕێم
لەبەروی تاقەیەک لە تۆیە هەیە پێویستە سەرفیکەیت تەنها ئەوەی حەزمان بۆ وەرزشەکەی وای لێکردوین کە بەردەوام بین نەک ئەوەی پاڵپشتێک و دافعێکی مادی و معنەوی باشە بێ لە پشتی ئێمە کەوامان لێ بکات بەردەوام بین بە هیوای بەردەوامی دەریاخان وەکو بێریڤانخانی شتی وەرزش و یاریزان بوون لەم وڵاتەیە نەبووە بە پیشە ینی هەندێک جار یاریزانەکانە بین بۆ ماوەی 10 ساڵ بۆ ماوەی 12 ساڵ لە یاریەکدا بەردەوام دەبن بە پاڵەوان لە یارەکەدا بەڵام دواتر لە بری بژێوی ژیانیان دابین ناکات لە بری ناچارن بچنە سەر کارێکی دیکە بۆی بژێوی ژیانیان پڕ بکاتەوە لێرەیە واز لە یارەکە ئەهێنن پاڵەوانی زۆر گەورە لە یاری جیاوازەکانە لە وەرزشەکاندا ئەبڕێن لەسەرمە چی ئەڵەن ینی ئێوە توانراوە لەم کوردستانەدا لەم عێراقەدا بڕە پارەیەکتان بۆ دیابن بکرێ بۆکو بژێوی ژیانتان مامەڵی لەگەڵا بکەن ناچاری کاری دیکە نەبن با بڵێن نه لە کوردستانە ئەو شتە نیە وەکو بێریڤانی جوتی ئێمە تەنها لە کاتی پاڵەوانێتیە نادیەکان داوامانەکەن و نادیەکان لەگەڵمانان بەڵام لە دوێ ئەوەی کە پاڵەوانێتی تەواو ئەبێ ئیترە بێ هەر کەسە بچە ئیشی خۆی بکە ئەوەی ئیتر کە ئیشێکی دەستەکەوێت ئەبێ ئیشی لەگەڵا بکە ئەوەی دەستیشی نەکەوت ئەبێ بۆ خۆی لە ماڵەوە دانیشە کاتی پاڵەوانێتەکە جاروێ بوومنە دەوری کوردستانی زیاتر درێژاکێش ئەگەر نا دەوری عێراقی جاروێ بە هەفتەیەک تەواویەکەن ئیتر بۆ نمونە دەوری کوردستانی تۆ 4 مانگ 3 مانگەخانێ ئەو نادی عەقدێک لەگەڵاکە ئیتر عەقدەکە ئەوە نییە یعنی بەڕاستی کە بتوانی بۆ بژێ ژیانی خۆشت بەکاری بێن و ئیسفادەشی لەکەی ئەوەی کە ئەداتێ تۆ ئەو 4 مانگی کە وەریەگری دوای دیسانۆکەیتەوە بۆ شارەکەی خۆت و ئەتەوێت کە ئاست و مستەوای خۆت دانەبەزێت و بەردەوام بی لە یاریکردن لە جیمە بەکاری ئەهێنیتەوە لە ساحەیەکە بۆ هاتوو چۆن و بۆ مەلەوانگەکە بەکاری هێنیتەوە یان بۆ نمونە بۆ تاواکەرێکی خۆراکی کە بتەوێت بەکاری بێنیت و زیاتر ئاست و مستەوای خۆت بەرزکەیت و پارەکە لەوە یعنی دای ئەنێتەوە هیچ ئیسفادێکی لێ ناکەیت و هیچ ناتوانانی یعنی پشتی پێ بەسی لە کوردستانە کێشەی سەرەکی زۆر ئەوەیە کە وەرزش نەکراوە بە پیشە و هۆکارەکەشی ئەوەیە کە ڕۆژ بۆ ڕۆژ بەرەو دووەیە لە باتی بەرەو پێشەوە هەر پاڵەوانێتیەک هەر تەماشاکردنی پاڵەوانێتیەک نەک بەشداریکردن تێیدا هۆکارێکە بۆی ئەزمون یاریزان زیاد بێت لە هەرێمی کوردستان لە عێراقدا پاڵەوانێتەکان بە جۆرێکن خات و بێریڤان کە ئێوە بتوانن ئەزمموی لێوەرگن ئایا بەپێی پێوی ساڵانە خولی جیاواز بەڕێوە دەچێت بۆ ئەوەی یاریزانان لە یاریەکەدا نەبڕێن خولەکان بەڕێوە چێ هەم لە کوردستانیش و عێراقیش بەڵام کاتی خولەکان بەڕاستی لە کاتێکە بۆ نمونە دەوامە ینی ئێمە بیریان لەوە نەکردوێتەوە تا ئێستا لە کاتێکا داینێن تەلەبەمان هەیە لە شەشی ئامادەیە بەڕاستی پێویستی بەوەیە کە ینی بۆ منە 12 ساڵی خوێنی لەسەر شەشی ئامادەیەتی چەندها کێشەیە بۆ یاریزانانە دروست بووە کە فریای خوێندنەکان ناو لە کاتی امتحانەکانە لە کاتی امتحاناتی کۆرساتا دایانێن بۆ منە 3 مانگی هاوینمان هەیە ئێمە کە عوتڵەیە ئەتوانن لەو مانگانەیە داینێن بەڵام نەیخەنەوە کاتەوانە یان بۆ نمونە ئەم ساڵ ئەو کێشەیە دروست بوو کە خولی کوردستان و خولی عێراق لێ کاتا بەڕێوە چوو ئەنی خۆم کە یاریزانی ینی زەورا بووم لە هەمان کاتیش یاریزانی ینی ئافرەتانی هەولێر بووم کێشەم بۆ دروستە بوو لەوەی نەمەزانی بەشداری کوردستان بکەم یاریەکانی خولی کوردستان بکەم یان بەشداری یاریەکانی خولی عێراق بکەم کە هەردووکیشان لێ کاتا بوون لە ڕۆژانی جومعە بەڕێوە چوون تا ئێستا ینی شتەکە ڕێک نەخراوە لە بینی اتحادی عێراقی و بین اتحادی کوردستانە هیوادارم بۆ ساڵانی داهاتوو ینی بیر لەوە بکەنەوە و بەرنمێکی جیاوازتر دانێن بۆ ئەوی هەم فریا ئێمە خولی کوردستان بکەوین کە وەکو یاریزان ئاستی خۆمان لێ پێشکەشکەین هەم فریای خولی عێراقیش بکەوین و ئێمە ئەم ساڵ کە هەمیشە دوای بتوڵەکەی غەربی ئاسیا باسمان لەوە کرد یاریزانە کوردەکان ئەمان و ئەم ساڵ خولی فوتساڵی کوردستان جیاوازترە بێ لە پێشووتر بەهۆی ئەگەوەی بە حکمی ئەوەی ئێمە یاریزانەکان کە چوونەتە هەڵبژاردەی عێراق ئەزمموی تازەمان وەرگرتووە ئەم ساڵ گروتینێکی زیاتر بەخۆیەوە بینێتە سەورەکەم یەکیش بنەوە یاریزانەکان لە یەکا درستە بێگومان خانمی زۆر هەیە کە ئێستا حەزیان بە یاری فوتساڵە حەزیان لە وەرزشکردنە ئێوە دوو خانم حەزەکەم ڕای هەردووکتان وەربگرم لێرە و چی بە خانمان ئەڵەن کە ئەیانەوێ بێنە ئەم یاریەوە چی ئامۆژگاریانەکەن بۆی هەنگاو بنێن و دواتریش لەسەری بەرداوە من بە لە خات و دەریا دەست پێ بکەین بێگومان ئەگەر هاوکاری پاڵپشتی بکرێن چونکە ئێمە خۆمان ئەو مەعاناتەمانێ ئەگەر هاوکاری پاڵپشتی بکرێن من داوا لە هەمویانەکەم کە بێنە ناو بواری وەرزشەکە و بە تایبەتی بواری وەرزش تاکە بوارەکە یعنی لە زۆر ڕێگای غەڵەتیش لات ینی تۆ تەواو ئیتر تەرخان ئەبی بۆ ئەوی کە سیستەمی خواردنە سیستەمی خەو بەردەوام ئاگاو لەو بێ مستەوای خۆ بەرزکەیتەوە لەگەڵ ئەوەشا بەردەوام لە مەشق و ڕاهێنانە ئەبی بۆیە داوان لە یەکەم هەر کەسێک کە پێی خۆش بێت کە حەز بکات بێتە ناو بواری وەرزشەکە و بە تایبەتی فوتساڵی کچان چونکە لە ئێستا
تورنمای خولی کوردستان فوتساڵی کچان بە بەردەوامی هەموو ساڵێک لە کاتی خۆی هەڕوە هەچەنە من لێرە و داوالێکێتی تۆپی پێ ئەەکەم بەڕاستی ئەگەر بتوانن یعنی بتوڵی فوتساڵی کچان خولی پارێزگاکانیشمان بۆ زیاکەن کە ساڵانە بکرێت ببێتە دوو خول چونکە ئێمە بەیەک خول تۆتەوە ئەبێدا ئەنیشی هەتا ساڵێکی تر بۆ ئێمە بە جدی کاتەکەی زۆرە بەس ئەگەر بێت و خولی پارێزگاکان بکرێتەوە لەو بڕواایان کە یاریزانی زیاتر و کچی زیاتر لە هەموو پارێزگاکانی کوردستان زیاتر دەرئەکەوتن و زیاتریش بواری وەرزشەکە ئەچێتە پێشەوە. هەسوبەریبانتر بەڕاستی بالەوە دەست پێ بکەم کە خێزان زۆر گرنگە بۆ کچان لە وڵاتی ئێمەیە پێویستە باوکان و دایکان بە شێوازێکی جیاوازتر بیر بکەنەوە لەوەی کە ئەگەر کچەکان خولای تۆپی پێی هەبێت با پێتە ناو بوارەکە و ڕێگەیان بۆ بکەنەوانێ و مامۆسای وەرزش دەورێکی زۆر گرنگە بینێ لە خوێندنگاکانە پێویستمان بەوەی ئەکادیمیایەکی گەورە هەبێت لەم شارەیە بۆ پەر پێشچوونی خانمان کە ئێمە فی مناڵمان هەبێت بتوانین بەڕاستی ئێمە تا سنوورێک دەتوانین بڕۆین بەرەو ڕووی حقیقەتی ئەبێ حقیقەت بەرەو ڕوومان بێت لەوەی کە ئەم یاریزانانەکە ئێمە مێژوویەکمان نووسیوەتەوەی ترە بێ ئەوانیش کەسێکە ببێتە شوێنی ئێمە مێژوو بۆ ئەم شارە بنووسێتەوە بەڕاستی بێت جیلێک پەروەردە بکرێت کە لە مەدرسەوە دەست پێ بکرێت تاوەکو یان گەێنم ئاستی بگەنە هەڵبژاردە عێراق و دەستکەوتیان هەبێ لەبەر ئەوە پێم وایە مامۆسای وەرزش لە خوێندنگەیە و دایک و باوکان بە شێوەیەکی گشتی و دروستکردنی فێرگەی زۆر لەم شارەیە بۆەوەی کە ئێمە جیلێک پەروەردە بێت سبێنێ بتوانین ئیسفادەی لێ بکەین و بێنە ناو بوارەکەوانە. بێریڤان جەلال یاریزانی هەڵبژاردەی کچانی عێراق و خات و دەریادارەکە کاپتنی هەڵبژاردەکەیە زۆر سپاس بۆ ئێوەی کارمیوانڵ سەرکەوتنی زیاتر و بە چاپێکەوتنەکانی داهاتوودا بە ئەنجامی باشترەوە ئێمە چاپێکەوتنتان لەگەڵ بەخێراتن زۆر خۆشویستان یەکەم تۆریبانی باش کوردستان پێشکەشکرا منوچانێک بۆ دەگرم و داچ لەگەڵتان بەرداوام.